ئەم کاتتان باش بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر کەمێک لەمەوبەر ڕوونکردنەوەیەکی لەبارەی گیان لەدەستدانی ئەو هاوڵاتیە بڵاو کردەوە کە دوێنێ لە پاش دەستگیرکردنی گیانی لەدەستدا. ئاسایشی هەولێر دەڵێت لە دەرەنجامی راپۆرتی پزیشکیدا دەرکەوت زیرەک عەلی بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستداوە و هیچ ئاسەوارێکی لێدان و ئەشکەنجەدان بەسەر لاشەیەوە نییە. ئەو لە کاتێکدایە کە سوکارەکەی گومانیان لە مردنی ناوبراو هەیە. ئاسایشی هەولێر لە ڕوونکردنەوەکەدا ئاماژەی بەوە داوە هاوڵاتی زیرەک عەلی پاش دەستگیرکردنی لە بەڕێوەبەرەتی ئاسایشی ناوشار باشوور باری تەندروستی تێک چووە. دەستبەجێ لەلایەن تیمەکانمانەوە بە پەلا گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە، بەڵام گیانی لەدەستداوە. لە هەمان کاتدا خانەوادەکەیان لە گیان لەدەستدانی کوڕەکەیان ئاگادار کراونەتەوە. ئاسایشی هەولێر دەشڵێت لەسەر داوای خانەوادەکەی تیمێکی پزیشکی دادی لە شاری سلێمانیەوە هاتن و بەشدار بوون لە توێکاری و هۆکاری گیان لەدەستدانەکەی. ڕەشی گیاندووە ئامادەن هاوکاری خانەوادەکەی و هەر لایەن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەن ئەگەر بیانەوێت بەشداری پرۆسەی ئەنجامدانی لێکۆڵینەوەکان بکەن لە چۆنێتی گیان لەدەستدانی ئەو هاوڵاتیە. زیرەک عەلی تەمەن 40 ساڵ وەکو کە سوکارەکەی دەڵێن کوڕی شەهیدێکی یەکێتیە و نیوەڕۆی دوێنێ لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراوە، بەڵام پاش چەند کاتژمێرێک پەیوەندیان پێوەکراوە کە زیرەک گیانی لەدەستداوە و وەرن تەرمەکەی لە پزیشکی دادوەری وەربگرنەوە، بەڵام ئەوان تەرمەکە وەرناگرنەوە و گومان لە مردنەکەی دەکەن. داوەدەکان لیژنەیەک لە پزیشکی دادوەری سلێمانیەوە بێن و پشکنین بۆ تەرمەکە بکەن. بابم نە دەرمان خۆر بووە، نە تیرۆریز بووە، نە چەکیش پێ بووە برێن وەڵای ئاسایش بێتن. لەبەرەوەی ئیشی شورتەیە دوو زەلام لێکدان چیشی بە ئاسایشیدایە کەواتە با شورتاون بستنەوە ماری لە خۆیان پاردنەوە. زۆر باش. تۆ باوکت بینی کە تەرمی باوکت بینیم هیچ ئاسەوارێک بەجستەوە دیار بوو؟ وەڵای چاوەڕێی لێژنەی دەکەین. پزیشکی دادوێنێ چی بێوت؟ هیچی بۆ مە نەگوتیە، ئەوەتەیە جەڵدە لێیدایە. ئەمەش بڕوامان بەو شتەی نییە، چاوەڕێی لێژنەی دەکەین لە سلێمانی هاتە هەولێرێ ئینشاڵڵا دەگاتە ئێرکانە. باشە. ئەو پزیشکی دادی هەولێر دوێنێ کە راپۆرتی بۆ ئێوە خستە ڕوو پێیوتن جەڵدەی لێدا چیتر بێت باسی نەکرد کە هیچی دیباز نەکرد بەزەوەتەیە جەڵدە لێیدایە. ئێوە پێتان وانە ینی گومانتان لەوە هەیە؟ گومانمان لێ هەیە تەبعاً. داوای چیتان کرد ئێستا چیتان بۆ کرد ئێوە؟ دەمانەوێت یەکلایی بووتەوە بزانین بایمون بە چ مردیە، دوای لۆ ئاسایش بیباتن لە بەچە ئەگە شتێک نەبیتن، ئەگە بە خۆیان دەستێکیان تێدا نەبیتن لە بەچە ئاسایش دەیباتن. زۆر باشە. لەبارەی هۆکاری دەستگیرکردنی زیرەک عەلی ئاسایشی هەولێر لە ڕوونکردنەوەکەدا دەڵێت دوای ئەوەی پێنجی ئەم مانگە ئاگادار کراینەوە کە هاوڵاتیەک بە ناوی زیرەک عەلی محەممەد نیشتەجێی گەڕەکی سێتاقان هێرشی کردوتە سەر کۆمپانیایەک و ویستویەتی بە زۆر پارە لەو کۆمپانیایە وەربگرێت بۆیە دەستگیر کراوە، بەڵام کوڕەکەی بۆ زوومی گێڕایەوە شەوی پێش ڕووداوەکە باوکی لەگەڵ کەسێک تووشی دەمەقاڵێ بووە. نیوەڕۆی ڕۆژی دواتر ئاسایش باوکیان دەستگیر کردووە بە تۆمەتی ئەوەی لە بەردەم دوکانەکەی تەجاوزی کردووە. کوڕەکەی دەپرسێت لەسەر دەمەقاڵێ و شەڕی دوو کەس بۆ دەبێت ئاسایش تەداخل بکات لە کاتێکدا ئەوە کاری پۆلیسە. هەر لەبارەی گیان لەدەستدانی زیرەک بەرپرسی مەڵبەندی هەولێری یەکێتی هاتا بەردەمایەکی کەناڵەکانی ڕاگەیاندن و گوتی ئەو کەسەی گیانی لەدەستداوە ئەندام و کوڕی شەهیدێکی یەکێتیە و لەسەر دۆسیەکەی بێدەنگ نابین. مەجید محەممەد ئەمین گوتیشی ئەگەر ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی وەزارەتی ناوخۆی هەرێم وەڵامێکی بڕواپێکریان نەدەنەوە ڕناوەستن و ڕەنگە دۆسیەکە بۆ دادگای تەمیزی بەغداد ببەن. بەڕاستی ئەو خاڵانە دەبێ ڕوون بێتەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی ئەو خانەوادەیە دەبین تا حقیقەت بە تەواوی دەردەکەوی، تا مەجلیسی قەزا و ئەنجومەنی دادوەری و سەرۆکایەتی دای عام و وەزارەتی داخلی جوابێکی مقنعی ئەو خانەوادەیە و جوابێکی مقنعی ئێمە نەدەنەوە ئێمە ڕناوەستین. ئەگەر ئەو کەیسە لە هەولێر ساغ نەبووە سبەی دووسبەی لەوانە بیبێنە محکەمەی تەمیزی بەغدایە. یعنی ئێمە دەستەیەکی ڕاوێژکاری کاملمان دانایە لە کۆمەڵک محامی لایحەیەکی باشمان نووسیوە بۆ هەموو دەستگاکان. ئاگاداری مەستی قەزا دەکەینەوە ئەوڕۆ، ئاگاداری ئیدیای عامیش دەکەینەوە، ئاگاداری وەزارەتی داخلی دەکەینەوە، ئاگاداری هەموو ڕێکخراوە مەدەنیەکانی ناوەخۆ و ڕێکخراوەکانی دەرۆش دەکەینەوە. بەڕاستی ئەو وەزعی ڕوویدا تەقبول ناکرێت. ئەوە ئیشی پۆلیسە، ئاسایش
چه علاقەی بۆ مەسەلانە. سەرنجام پاژەوەی لیژنەی پزیشکی دادوەری سلێمانی توێکاریان بۆ ترمی زیرە کرد کە سوکارەکەی تەرمەکەیان وەرگرتەوە و بە خاکیان سپارد، هەرچەندە هێشتا ئەنجامی توێکاری لیژنەکەی سلێمانی بڵاو نەکراوەتەوە. ئەمە جاری یەکەم نییە لە هەرێمی کوردستان ڕووداوی گیان لە دەستدان پاش دەستگیرکردن تۆمار دەکرێت. مانگی 11 ساڵی ڕابردوو لە سلێمانی مێرد منداڵێک بە ناوی سەهەند ئەحمەد لە بنکەی پۆلیسی سەرچنار گیانی لەدەستدا کە ماوەی 2 ڕۆژ بوو تۆقیف کرابوو. لەو کاتەدا پۆلیس ڕایگەیاند سەهەند لە بنکەی پۆلیسی سەرچنار هەڵاتووە و چەند کارمەندێکی پۆلیسیش دوای کەوتون. لە کاتی هەڵاتنەکەدا کەوتووە، بەڵام پارێزەری دۆسیەکە گوتی پۆلیسەکان بە توندی لە سەهەندیان داوە. کە سوکارەکەی سەهەند گومانیان لاگیان لە دەستدانی کوڕەکەیان هەبوو، هەر بۆیە گۆڕەکەیان هەڵدایەوە بە مەبەستی ئەوەی پزیشکی داد دووبارە توێکاری بۆ تەرمەکە بکاتەوە. بەڵام راپۆرتی دووەمیش بەدڵی کە سوکارەکەی نەبوو، چونکە وەکو پارێزەرەکە گوتی لە راپۆرتەکەدا هاتبوو سەهەند بە قەزا و قەدەر مردووە. خواتان لەگەڵ.